سڵاوتان لەبێت خۆشەویستانی منەوە کاتتان باش بە هیوام هەمولایەک زۆر باش بن تەندروستێکی باشتان هەبێ ئیشاڵڵا دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی خەڵاتی ڕەمەزان بۆ میوارێش هاتمە خزمەتتان هەروەکو دەزان بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز هەموو ئێوارەیە کاتژمێرنەوە بۆ دا ڕاستەوخۆ لەگەڵتان دەبم ئێوەش دەتوانن پەیوەندی بکەن ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاستەوخۆ پرسیارەکان ئەگەر وەڵامی پرسیارەکان بزانن ئەوە ڕاستەوخۆ دەبنە خاوەنی خەڵات اینجا بۆ ئەم ئێوارەیە هەندێک سوپرایزم هەیە لە بۆتان بەر لەوە دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانی پرۆگرام بکەم کە MG سارێکی MG 0 کیلۆمەتر ئامادەیە مۆدل 2024 هەروەها M Center کۆمەڵێک آیفۆن 15 ئامادە کردووە و هەروەها کۆمپانیای خۆشناو کۆمەڵێک بەرهەمی LG ئامادە کردووە و هەروەها هۆم ئیستانبول بە چەندین بابەتی جۆرا و جۆر و سۆنگل لایت بە چەندین ڕووناکەرەوەی جۆرا و جۆر و جوان و تایبەت ئەتاسای چەندین خەڵاتی ئاڵتونی و ڤێننا بە چەند خەڵاتێکی ئەڵماسی سپۆنسەرەکانمان زۆر سوپاسیان دەکەین دەستیان خۆش بێ هەروەها شتێکی دیکە هەیە دەمەوێت پێتان بڵێم 15 سێ کە دەکاتە ڕۆژی هەینی کاتژمێرنەوە لە فامیلی مۆڵ ستافی گەرمەسات ئامادە دەبێ و ڕاستەوخۆ نمایشی خۆی دەکەوت ئێوەش دەتوانن سەردانی فامیلی مۆڵ بکەن لەو نمایشە بێبەش نەبن 15 سێ دەکاتە ڕۆژی هەینی و هەروەها سوپرایزێکم هەیە لە بۆتان ئەم ئێوارەیە لە لایڤی فەیسبوک ئەو کەسێک کۆمنت بنووسێ وەڵامی ڕاست بداتەوە ئەوە ئێمە لەلایەن خۆمانەوە ناوی دەنووسین و ناوی دەخرێتە نێو تیروپشکە و دیاری پێشکەش دەکەین و لە هەمان کاتدا ناوی دەخرێتە نێو تیروپشکە 29 سێ لەگەڵ 13 ئەنجامی دەدەین بۆیە چاوەڕێی کۆمنتەکانتانم دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن وەڵامی ڕاست بدەنەوە بەڵام نەک دواتر کۆمنت بنووسن ئێستا ئەو کاتژمێرە کە لایڤە لە لایڤی فەیسبوک تەنیا ئەو کاتژمێرە ئێمە کۆمنتەکان وەڵامە ڕاستەکان وەردەگرین دەتوانن لە لایڤی فەیسبوکیش لەگەڵمان بن هەروەکو باسم کرد بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز ئێوە دەتوانن پەیوەندی بکەن ئەوە دەرفەتێکی دیکەشە بۆ کەسانەی ناتوانن پەیوەندی بکەن لە لایڤی فەیسبوک کۆمنت بنووسن و وەڵامی ڕاست بدەنەوە تاوەکو ناوێ بچێتە نێو تیروپشکەوە اینجا ڕاستەوخۆ پەیوەندیمان لەگەڵا گوڵاڵەمان لەگەڵا گوڵاڵام کاتت باش باشی گیانەکەم تەندروستیت باشە ئینشاڵڵا گوڵاڵە خان لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانمان گوڵاڵە خان ئەمڕۆ لەگەڵ ڕۆژ و چۆن بووی هەر باش بن ئینشاڵڵا چ دەکەی بەچیەوە خەریکی ژنی ماڵەوەی لەشت ساغ بێت ئینشاڵڵا گوڵاڵە خان شێوازی پرۆگرامەکە دەزانی وەنیە بەڵێ زۆر باشە دەفەرموو ڕەنگێکی جوانم بۆ هەڵبژێرە ڕەنگێکم بۆ هەڵبژێرە بەڵێ سەوز تەواو سەوزت هەڵبژار گوڵاڵە خان گوێت لێمە ڕەنگی سەوزت هەڵبژاردووە نییە بەڵێ زۆر باشە اینجا گوڵاڵە خان لە بۆکسی سەوز 5 ژمارەمان هەیە ئێمە لە 1 تا 5 ژمارەیەکم بۆ هەڵبژێرە با ژمارە 2 ڕەنگی سەوز و ژمارە 2 دڵخوازی گوڵاڵە خانیە پرسیارەکە هاتە سەر شاشە و دەڵێ ئەو گیانەوەرە کامەیە کە ئەگەر بەشێکی لێ بکەیتەوە سەر لە نوێ دروست دەبێتەوە گیانەوەرێکمان هەیە ئەگەر بەشێکی لێ بکەیتەوە دواتر دووبارە دروست دەبێتەوە یانی نامرێ بەڵێ گوڵاڵە خان بەڵێ نا مار نییە با ئاسانکاریت لە بۆ بکەم بوونەوەرێکی دەریاییە
گوڵاڵە خان کەست لایە هاوکاری بکە؟ تۆ شتێک بڵێ هاوکاری دەکە مادەم کەسی شلا نییە. ڕادەوەستم بەس زۆریش نا. ئەختەبوو دواوەڵام تەنای گۆڕی؟ دڵنیای؟ خەینا یەکەم پەیوەندی وەڵا دڵ پێم خۆش نییە بەدەستی بەتاڵ بڕۆیتەوە وەڵامەکەت بگۆڕە بەس ئەوە دوا هاوکاریە. تەواو دوا وەڵامە پێشم گوت بیگۆڕە بەڵامەوە دیارە نایگۆڕێ. دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی وەڵامەکەش ئەستێرەی دەریا بوو کە ئەگەر بەشێکی لێ بکەیتەوە ئەوە سەر لە نوێ و دووبارە دروست دەبێتەوە. پەیوەندی دیکەمان ئامادەیە. شاریا شاریا خانم کاتت باش؟ ئەمکاری تۆ باش خۆتن گیان باشی؟ باشم دڵەکەم تۆ چۆنی؟ زۆر سپاس دەکەم سەلامت بیە. لەکوێوە لەگەڵمانی شاریا؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانمان پێم بڵێ بە چیەوە خەریکی چ دەکەی چ ناکەی؟ وەڵا خەریکی کارم. خوێندکاری لە چ خۆناغێکی؟ وەڵا لە خۆناغی یانزەم. یانزەی ڕەبی لەشت ساغ بێ پێم بڵێ وێژەی یان زانستی؟ وەڵای زانستی. زانستی تا ینی دەبی تەڵەبەکی زیرەک بی ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. وانە زیرەکی ونیە لە قوتابخانە؟ وەڵا باشی لەشت ساغ بێت ئینشاءڵڵا. پێم بڵێ لەگەڵ ڕۆژیان چۆن بووی ئەمڕۆ؟ وەڵای باش بی ئینشاءڵڵا هەر زۆر باش بی. شاریا خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە تاوەکۆم نیش لە بۆت بینم. با پەمەیەکە بێ. پەمەی؟ ئەرۆڵە. ئەرێ وەڵا کچەکەمان ڕەنگی پەمەیی لا جوانە. اینجا شاریا خان پێم بڵێ لە ژمارەیەک تا 5 ش ژمارەیەکت دەوێت؟ لە ژمارەیەک تا 5 ژمارە 2. ژمارە 2 ئەمڕۆ بینەرەکانمان هەمووی ڕەنگی دویان ژمارە دویان پێخۆشە. ئینشاءڵڵا شەنست دەبێ و هاوکاری باشی شت دەکەم. شاریا خان دۆلفینەکان توانای تامکردنی یەک جۆر تامیان هەیە. یەک جۆر تام؟ ئەو تامە چییە؟ مەبەستی چۆن؟ مەبەستم ئەوەیە دۆلفین کە ئەو دەزانین بوونەوەرێکی دەریاییە یەک تام دەتوانێت تام بکە یان یەک زۆر شت دەتوانێت تام بکە. مەسەلەن شیرنی ترشی ئەو بابەتانە. شیرین و ترشی ئەتوانی یارمەتیمان بکەیت هەنە زانیاریمان بیتێ؟ ئێوە هاوکاری دەکەم ئەها لە مەبەستەکەم تێبگا. دۆلفین توانای تامکردنی یەک جۆر تامی هەیە واتە ئەگەر مۆز بخوا و سێو بخوا لەکنی یەک تامە. ئەو تامە چییە؟ سوێریە؟ سوێریە دڵنیایی تەواو نایگۆڕی؟ وەڵای نازانم. تەواو کچەکەمان خوێندکارە و زیرەکە وەڵامەکەی زۆر ڕاستە. دەستت خۆش بێ. سوێری دۆلفین تەنها دەتوانێت تامی سوێری بکاتن. دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت لە سلێمانیەوە. شاریا بەیانمان لەگەڵا. بەیانم کاتت باش؟ ئەم کاتت باش باسی جانەکەم. باشی بەیان خان تەندروستیت باشە ئینشاءڵڵا؟ وەڵا باش جانەکە چۆنی؟ وەڵاهی زۆر باشم زۆر سوپاست دەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ لە چوارقوڕنا. لە چوارقوڕنەوە ڕێز و سڵاوی تایبەتم هەیە لە بۆ هەموو خەڵکی چوارقوڕنا. قوربانم زۆر سپاس زۆر مەمنونم. بەیان خان چ دەکەی بەچیەوە خەریکی؟ وەڵاهی فەرمانبەرم. فەرمانبەری لەشت ساغ بێن ئینشاءڵڵا. لەگەڵ ڕۆژیان چۆنی؟ وەڵا باسی لەخوای بەزیاد بێ. لەخوای بەزیاد بێ. ئێستا جێوی چوارقوڕنە چۆنە؟ وەڵا زۆر خۆشە لەخوای بەزیاد بێ. جەوەکەی خۆشە. ساردیان سەبر گەرم بووە؟ وەڵاهی باشە خۆشە. باشە خۆشە دەی ئینشاءڵڵا خۆش بێ وەر ئاوەدان بێ چوارقوڕنە. بەیان خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە تاوەکو منیش پرسیارە لێ بکەم. باش تەوز بێ.
بە سەوز بێ ڕەنگی دڵخوازی بەیان خان سەوزە. اینجا بەیان خان هەروەکو دەزانی لەنێو بۆکسەکانمان 5 پرسیار هەیە لە ژمارەیە تاوەکو 5 بە دڵی خۆت دانەیەکم پێ بڵێ. ژمارەیەک نادە. ژمارە 1. پرسیاری ژمارە 1 بۆ بەیان خان دەڵێ گەورەترین ئەندام بەیان خان ئەوە چی لەکنت دەگرێتن؟ وەڵڵای ئەو منداڵەکەمە. چەند منداڵت هەیە؟ وەڵا دم هەیە. لەشت ساغ بێ ئینشاءڵڵا تەمەنیان درێژ بێ خوا لێت نەستینی جۆن گوێت دێن بێ با پرسیارەکەت بۆ بخوێنمەوە. دەڵێم گەورەترین ئەندام لە ناوەوەی لەشی مرۆڤ چ ئەندامێکە؟ لە ناوەوەی لەشی مرۆڤ؟ بەڵێ. مەبەست لە ئێسکەکانیەتیان؟ نانە لە ناوەوە. لە ناوە. گەورەترین جگەر هێسێ؟ جگەر؟ جگەر؟ دوا وەڵام تە نایگۆڕی؟ وەڵای نازانم. ئەوە لۆ نازانی زۆر ئاسانە. وەڵای بڵێ بچی. ئێلۆ بڵێ چی؟ بەیان خان دەستت خۆش بێ وەڵامەکە زۆر ڕاستە جگەرە بالێت تێک نەدەم پێم خۆش نییە کەس ئەوە بکەم. پیرۆز بێ بەیان خان بەیانی دوای کاتژمێر 12 دەتوانی پەیوەندی بە کەناڵەوە بکەی ئەوان پێت دەڵێن چۆن دیاریەکە دەگەن نەدەست و لە هەمان کاتیشدا ناو دەچێتە نێو تیر و پشکەوە. هەن ناو دەچێتە نێو تیر و پشکەوە. اینجا بە تەماشای لایڤی فەیسبوک بکەین و بزانین ئێستا چێ کۆمنتمان لە بۆ دەنووسیتن. ئێستا ڕاستەوخۆ کۆمنت بنووسن هەندێک ناویش دەخوێنمەوە. ماشەڵڵا. نادیا کۆمنت دەنووسێ بڕوا بەرهام ئەوانە هەمووی کۆمنت وا دەنووسن. شۆخان حەیات ئەوانە کۆمنتی ڕاست دەنووسن. ئەمین ئەوانە هەمووی وا خەریکن کۆمنت دەنووسن. دەستان خۆش بێ. هەستی کۆمنتەکان بەردەوام بن لە کۆمنت نووسین وەڵامی پرسیارەکان بدەنەوە چونکە تەنیا ئەو کەسانی کە وەڵامی ڕاست دەنووسن ئێمە هەڵیان دەبژێرین. بەڵام تەنیا لەو کاتژمێرەی کە ئێستا لایڤ کراوەتەوە. واتە ئەگەر تۆ بەیانی کۆمنت بنووسی وەڵامی ڕاست بنووسی ئەوە وەرناگیرێت. بۆیە ئێستا کۆمنت بنووسە و وەڵامی ڕاست بدەرەوە تاوەکو ئێمە ناوت بخەینە نێو تورپشک و چەند دانەیەک هەڵبژێرین هەم دیاریان پێشکەشکەین هەمیش ناویان بخرێتە نێو تورپشک بۆ بردنەوەی ئەو دیاریە تایبەتانەی کە ئامادە کراوە لەلایەن سپۆنسەرەکانمانەوە. بچینە پەیوەندی دواتر. شەهلامان لەگەڵە. شەهلا خانم کاتت باش. ئەم کاتی تۆش باشی ماخان. باشی گیانەکەم. زۆر مەمنونم زۆر سپاس دەکەم. چ دەکەی بەچیەوە خەریکی چ کارەی؟ وەڵا هەر ماڵەوە. لە ماڵەوەی لەشت ساغ بێت ئینشاءڵڵا. ئیشوکاری ماڵەوە ئەوەش زۆر مهمە لەشت ساغ بێ ئینشاءڵڵا. شەهلا خان لەکوێوە پەیوەندی دەکەی؟ سلێمانی. لە سلێمانی ئازیزەوە سەر چاوانمان. شەهلا خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەش. ئەوە لۆ ڕەش. کابرا حەزی لە ڕەشە قەینە ئاساییە. بەس ئەگەر ئەکرێ پرسیارەکە وەرزشی بێ زۆر باشە. وەڵڵاهی ئەوجا شەهلا خان خۆت و شەنسی خۆت لێرە 5 پرسیار ئامادەیە. ئەمن ئاسانکاری لۆ دەکەم خەمت نەبێ ئەگەر تەندروستیش بێ من ئاسانکاری لۆ دەکەم. بەڵێ ئەزانم زۆر بەرنامەیەکی جوان هەیە دەست خۆش بێ. دەست و دڵم چەند باشت خواوە نییە؟ وەڵا زۆریش. ئەنجا فەرموو ژمارەیەکم بۆ هەڵبژێرە. 5. ژمارە 5 لە بۆکسی ڕەش. پرسیارەکە بابێتە سەر شاشە. شەهلا خان لەگەڵ مەتەڵ و پەندی پێشینان بینت چۆنە؟
والله زۆر و باشانی نازانم. ئەجە بە ئەم مەتەڵێکی خۆش لێ بپرسم. بەڵێ برای مامی برات چی تۆیە؟ برای مامی برات چی تۆیە؟ شەهلا خان هەرمام ناکە؟ شەهلا خان مامێکت هەیە؟ بەڵێ برای مامت چی تویە؟ برای مامم هەرمامی منە. برای مامت نەک ئەو مامێک کە باسی دەکەیت. بەڵێ؟ باوک باوکە. دڵنیای؟ وڵای نازانم دڵنیانیم خۆشە بێ یارمەتیم بیت. ئەخر دەزانی کوا؟ بووم. کوکو؟ شەهلا خان؟ بەڵێ 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 دوا وەڵامت چییە؟ هەر ئەوەی لێزان باوکە بێت تۆش ئەگەروانە ئەبێ پێم بڵێ بیگۆڕ. ئەجە ئێستا ئەم پێت دەڵێم وایە وانە با وەڵامەکە بێتە سەر شاشە؟ باشە باشە بە قوربان لێت خۆش. دەستت خۆش بی وەڵامەکە زۆر ڕاستە باوکە. زۆر سپاس دەست خۆش. پیرۆزت بێ ئینشاڵڵا هەروەکو باسم کرد بەیانی دەتوانی پەیوەندی بە کەناڵەوە بکەی دوای کاتژمێر 12 ئەوان پێت دەڵێن کەوا چۆن دیارەکە دەگەێنە دەست و لە هەمان کاتدا ناویشت دەخرێتە نێو تیر و پشک کە 23 ئەنجام دەدرێت لە فامیلی مۆڵ. کە باشە دەست و چاوە خۆش بێ زۆر سپاس زۆر مەمنون. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. ڕێبازمان لەگەڵا. شەو باش شەو باشتر باشی کاک ڕێباز. سپاس دەکەم و ڕەمەزان پیرۆز بێ لە تەواوی موسڵمانانی گیان و بە تایبەتی دانیشتوانی کوردستان. زۆر سپاس دەکەم لە بەڕێزیشتان پیرۆز بێ ئینشاڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ گشت لە یاکمان. ئامین ئینشاڵڵا. کاک ڕێباز لەکوێوە لەگەڵمانی؟ چەمچەماڵ. لە چەمچەماڵی خۆشەویستەوە ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ. ئەرە وەڵڵا ڕێزمان هەیە لە بۆتان. زۆر خۆشحاڵم لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان پەیوەندیمان پێوە دەکەن و بینەرمانن. کاک ڕێباز چ کارەی بەچیەوە خەریکی؟ وەڵات تەکسیمان پێیە. لە شت ساغ بێ ئینشاڵڵا اینجا کاک ڕێباز فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وەڵی من نازانم چ ڕەنگی هەڵبژێرم بەس من خۆم خەریجی هونەریم وسم مەگەر بابەتێکی هونەری هەبوایە من احتیمال لێ بمەعلومات. ئەنجا ئێستا تۆ خۆت و شەنسی خۆت ڕەنگێکم پێ بڵێ با من پرسیارێکی نا ئەو بۆکسانت بۆ بخوێنمە بزانم. وەڵا با بڵێن شین. با بڵێن شین. بۆکسی شین بۆ کاک ڕێباز لە چەمچەماڵەوە. اینجا کاک ڕێباز لە بۆکسی شین 5 پرسیار هەیە. لە ژمارەیەک تاوەکو 5 پێم بڵێ تۆ کام ژمارەیانت دەوێ؟ با بڵێن ژمارە 3. با بڵێن ژمارە 3 تازە هەڵمان بژار با بڵێن ژمارە 3. باشە کاک ڕێباز بینەری پرۆگرامی گەرمەساتی لە کەناڵی دیمەن؟ بەڵێ شاحالێ بەغایتێتە. لەلات چۆنە پرۆگرامێکی؟ وەڵڵاهی دەستا خۆش بێت هیوادارم یانی سوودێک هەم بە کۆمەڵگە و هەم بە تاک بگەێن چ لە ڕووی مادی و معنەوی و معلومات و هەموو بابەتەکانی تر بێت. ئەی بەرنامەکانی دیکەی ئێمە لات چۆنە؟ گرنگەوەیەوە بە خزمەتێکەکەن وەڵایی متابعی سەڵە سەتم نییە یانی شەر لەم سەڵە سەدانش لە دیا بەرنامەوە. دەی زۆر باشە لەمە دوا بینەری پرۆگرامەکانمان بە ڕای خۆشتمان پێ بڵێ بزانین. باشە ئینشاءڵڵا. باشە با پرسیاری ژمارە 3 بۆ کاک ڕێباز بخوێنمەوە دەڵێ ناوی 4 ئەکتەری درامای گەرمەسات بڵێ کە لە کەناڵی دیمەن TV پەخش دەکرێت. درامای گەرمەسات؟ بەڵێ. بڕۆ ئەخی نازام کەم درامایە. خۆ ئێستا گوتت تەمەشا دەکەم زۆر خۆشە بەرنامەکی. ئەخر نەموو من 100% یانی متابعی بەرنامەکە ناکەم بەڵام گەرمەسات تەنها خۆت ئەکتەرێکیانم پێ بڵێ من احتیمالت پێ فکرم ئەکتەرەکانی دەستێکی لەوە کەرانە مەڵێ یان دەرهێنەر یان ئەوەی ماڵەکەی عوسمان لە کەناڵ دیمەن TV پەخش دەکرێت پرۆگرامیان هەیە درامایەکی دوور و درێژە نایڵن عوسمان نایڵن بابیان ژن بێنێ. ئەحمەد ڕەوفی تایە؟ بەتەئکید کاک ئەحمەد ڕەوفی تایە. ڕێزان فەرەجی تایە؟ ئێ ئەوە دوو
کاک ڕێباز ئەوە چێت لایە هاوکاریت دەکا؟ وەڵا خێزانمە دێ خێزانت لە خۆت زیرەکترە. کاک سامانی کێ سامان حاصل سەردووریشە خۆی خەڵکی چە ماڵە؟ اینجا ئەجا کاک ڕێباز دوانت گوتم بڵێ دووەکەی کە لەسەر خۆتە ناویان بڵێ بابێتە سەر شاشە اینجا بزانین وەڵامەکانت دروستە یان دروست نییە. کاک سامانی کێیە؟ باشە ئەوە سێ چوارەم چوارەم وەڵی نازانم بۆ چوارم تۆ یارمەتیمان بۆ چوارم هاوکاری وا بکات مشت ئەگەر وا بۆ شتێکت پێشکەشەکەیت. وڵی ئەمن لێرە مەبەز ئەمن هەدیە پێشکەش دەکەم ئەو ڕەمەزانەی بڕوا من هەدیە وەرناگرم. احتیمال ئێمە شتێ پێشکەش بەڵام کاک ڕێباز ئێستا ئەمن گوتم ناوی چوار ئەکتەرم پێ بڵێ دوانیت ڕاستە دوانی یەکەم ڕاستە بەڵام ئەوەی سێم ڕاست نییە ئەو ئاسانکاریم لە بۆت کرد. کاک گۆڤار کاک ڕێباز یەک دانەی کە بزانی وەڵامەکەت بەڕاست وەردەگرم. بەیان زەریفی دیانە شنە حەسەنی نازانم بەیان زەریفی شنە حەسەن وەڵی نازانم شنە حەسەن دوا وەڵام تەنای گۆڕی وەڵی سەد لە سەد نازانم بەس ئەوە ئێڵێ وەڵامەکڵم ئەگەر ڕاست بوو ڕاستەوە ڕاستی نەبێ خۆی دەدە سەڵاتمانی باشە مشکلە نییە مادەم لە چەمچەماڵی عەزیزەوە تۆ پەیوەندیت بە ئێمە کردووە و خۆت هیلا کردووە ئەو دوودانەی یەکەم کە باست کرد دروستە من وەڵامەکەت بەڕاست وەردەگرم دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت. منیش سپاسی ئێوە تەواوی کارمەندانەکەم یەک بە یەکان شتی کامیدا هەمووتان پێشکەشکار دەرگێنێت. زۆر زۆر مەمنونم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێباز لە چەمچەماڵەوە. اینجا بە کۆمەڵێک ناوی دیکە بخوێنینەوە کە ئێستا هەزار و ئەو هەموو کۆمنتە بە بخوێنینەوە بزانین بچینەوە ناو لایڤی فەیسبووک. جا ئازیزان ئێوە دەتوانن بەردەوام ئێستا کۆمنت بنووسن چکە ئێمە وەڵامە ئەوانەی ئەو کەسانی کە کۆمنت دەنووسن وەڵامی ڕاست دەدەنەوە ناویان دەخێنە نێو تیر و پشک چەند دانەیەکیان هەڵدەبژێرین هەم دیاریان پێشکەش دەکەین و هەمیش ناویان دەخەینە نێو تیر و پشکەوە. خەڵکێکی زۆر ئێستا خەریکە کۆمنت دەنووسێ کۆمنتەکان زۆرن هەروەکو باسم کرد ئەگەر ئێوە زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست بێگومان ئەوە ناوتان دەخرێتە نێو تیر و پشکەوە کە 29 لەگەڵ 13 لە فاملی مۆڵ ئێمە ئەنجامی دەدەین کۆمەڵێک دیاری زۆر تایبەتی تێدایە و پێشکەشتان دەکەین ئینشاءڵڵە بە خدیاوەرتان بێ بۆ کەسانێک کە بێگومان ناتوانن پەیوەندی بکەن باڕاستەوخۆ سەیری لایڤی فەیسبوک بکەن لە پیجی دیمەن تیڤی بێگومان. زۆر سپاس بۆ MG کە سیارێکی 0 کیلۆمەتر مۆدل 2024 ئامادە کردووە و سپاس بۆ M سنتەر کە بە آیفۆن 15 بەشداری کردووە و کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG هۆم ئیستانبول بە چەندین بابەتی زۆر بابەتی زۆر جوان و تایبەت و ناوازەی ئامادە کردووە و سۆنگۆلایت بە چەندین ڕووناکەرەوەی زۆر ئەتاسای بە چەندین خەڵاتی ئاڵتونی و لە هەمان کاتدا ڤێننا چەند خەڵاتێکی ئەڵماسی ئامادە کردووە. سپۆنسەرەکانمان زۆر تایبەتن دیاریەکان زۆر تایبەتن کە بۆ ئێوە ئامادە کراوە بۆ ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزە و لە هەمان کاتدا دەمێت شتێکی دیکەتان پێ بڵێم 15 کە دەکاتە ڕۆژی هەینی کاژمێرنەوەی شەو لە فاملی مۆڵ ستافی گەرمەسات لە هەولێر دەبن لە فاملی مۆڵ نمایشی خۆیان ڕاستەوخۆ پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکەن دەتوانن بچن و لە نزیکەوە ئەکتەرەکان ببینن بیان دوێنن شتێکی زۆر خۆش دەبێت دڵنیام دەتوان بچن لەوێ سەردانیان بکەن و ئەو کەسانشی کە زۆرترین کۆمنت دەنووسن ئێستا لە لایڤی فەیسبوک ئەوە بێگومان ناویان دەچێتە نێو تیر و پشکەوە دەمەوێت چەند ناوێک بخوێنمەوە ئێستا ئەوانەی کە کۆمنت دەنووسن دڵشاد نزار ئەوانە کۆمنت دەنووسن ژیان تابان ئەیوبیش ئەیوب مەڕوان فێنێک کۆمنتەکان زۆرن ناتوانم هەمویان بخوێنمەوە بەڵام هەویستم چەند ناوێک بخوێنمەوە تاوکو ئێوە بزانن کەوە ئێستا ئێمە ڕاستەوخۆش
ناوەکان هەڵدەبژێرن لە کۆنتڕۆڵ سەیری لایڤەکە دەکەن و ناوەکان هەڵدەبژێرن و چاوەڕێی پەیوەندیەکانتانم ئێستا کامەرانمان لەگەڵا کاک کامەرانم کاتت باش ئەم کاری باش بەڕێزم باش بەڕێزم زۆر سپاس بۆ جەنابی زۆر سپاس بۆ تۆ لەکوێوە پەیوەندیمان پێوە دەکەی لە چەمچەماڵم لە چەمچەماڵی ئازیزەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ کاک کامەران چ کارەی بەچیەوە خەریکی چۆنکاری کرێکاری لەشت ساغ بێت ئینشاءڵڵا لەگەڵ ڕۆژیان کوو بووی بەڵێ دەڵێم لەگەڵ ڕۆژ و چۆنی زۆر سپاس هەر باش بێ ئینشاءڵڵا کاک کامەران کاک کامەران ئەگەر کەمێک دەنگت بەرز بکەیتەوە گوێم لێتە بەڵێ گوێت لێمە بەڵێ فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی ڕەش بۆ کاک کامەران لە چەمچەماڵەوە بزانین چی تێدایە کاک کامەران لە ڕەنگی ڕەش ژمارە 5 ڕۆیشتووە ژمارە یەک ژمارە یەک بۆ کاک کامەران بزانین چی تێدایە لە بۆکسی ڕەش با پرسیارەکە بۆ کاک کامەران بخوێنمەوە دەڵێم بابێتە سەر شاشە ئینجا دەیخوێنمەوە دەڵێ گەورەترین وڵاتی جیهان کوێیە؟ ئەمریکایە؟ کاک کامەران کاک کامەران گوێت لێمە؟ بەداخەوە پەیوەندیەکەی پچڕاوە دیارە اینجا بە ئەو پرسیارە لا نابین بۆ پەیوەندی دواتر ئێمە بۆمان هەڵبژاردۆ تازە ئەو پرسیارەیە مەڕوانمان لەگەڵا مەڕوان ئەم کاتت باش چۆنی باش خاتنی بەڕێز باشم زۆر سپاست دەکەم ئێوە باشن ئینشاءڵڵا زۆر سپاس من باشم هادانە پێ بەڕێز سپاس وی سەرکەوتوو ئینشاءڵڵا زۆر زۆر سپاست دەکەم زۆر باشی نەگەر ئێوە باش بن لەکوێوە پەیوەندیمان پێوە دەکەی حمد قەزای خەبات لە قەزای خەباتەوە سەر هەردوو چاوانمان کاک مەڕوان چ دەکەی بەچیەوە خەریکی مەشغولی ئەو دنیاین مەشغوڵی ئەم دنیای دەی لەشت ساغ بێ ئینشاءڵڵا ئەوجا پێم بڵێ ئەو دنیایە کو دەڕوە والله بە1000 نەوەی دەڕوە ئەخەر ئەوە 1000 جۆرە باشیان خراپیان ناوەندە والله دەگەڕێتەوە سەر کەسەکان ڕاستی ئەوجا هەندێک بەلای ڕێ بازە دەڕوە هەندێک بەلای خراپدا دەڕواتە نیستێت تۆڵای ئیشاڵڵا ڕێک و باشە ڕێیەکەت باشە کراوەیە هەموو شتی باش بێ لە ڕێی باشە ئەلحەمدولیلا ئینشاءڵڵا هەر باش بێ کاک مەڕوان کاک مەڕوان پەیوەندی پێشەتوو کاک کامەران بوو بەڵام بەداخەوە پەیوەندیەکەی پچڕا ئینجا ئێستا خۆ و شەنسی خۆت ئەو پرسیارەمان لە بۆ تودا بەێ با رووسیا بێ رووسیا گەورەترین وڵات لە ڕووی ڕووبەرەوە رووسیایە ڕوودڵنیای نایگۆڕی زۆر دڵنیامە بەڵێ ئێتاوە کاک کامەران بەختت باش دەڕواتن ماشەڵڵا ئاسیدانێرم زۆر باشە ئەلحەمدولیلا زۆر باشە با وەڵامەکە بێتە سەر شاشە و وەڵامەکە ببینین دەست خۆش وەڵامەکە زۆر ڕاستە رووسیایە کە گەورەترین ڕووبەری هەیە دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەڕوان لە قەزای خەباتەوە بەیانی دەتوانی پەیوەندی بە هاوکارانمەوە بکەی و ئەوان پێت دەڵێن چۆن دیاریەکە دەگەێنە دەستت سوهەیبمان لەگەڵا سوهەیب خانم کاتت باش سوهەیبە بەڵێ ئەم کاتت باش ئەم کاتی تۆ باش باشی دڵەکەم بژی مەمنونم تەندروستیت باشە ئینشاءڵڵا حەمد سەنا بەخوا باشین ئەلحەمدولیلا لەکوێوە لەگەڵمانی سلێمانی لە سلێمانی ئازیزەوە لە سلێمانیەوە ڕێزمان هەیە بۆ سوهەیبە خان چ دەکەی بەچیەوە خەریکی وەڵا ژنی ماڵەوە ژنی ماڵەوەی لەشت ساغ بێت ئینشاءڵڵا بزانم لەگەڵ ڕۆژیان کوبووی شکر حەمد و سەنا بەخوا باشین ئەلحەمدولیلا ئینشاءڵڵا هەر باش بێم ساڵ ڕەمەزان زۆر خۆشە کەشێکی جیاوازە ئەلحەمدولیلا زۆر باشە ئەلحەمدولیلا ئینشاءڵڵا هەر زۆر باش بێ سوهەیبە خان گیانی من فەرموو ڕەنگێکم بۆ هەڵدەبژێری زەرد ئەزیاد نەبێ زەرد ناوەڵڵا هیچ ئەزیاد نییە ئەدی ئەمن لۆ لێرەمە اینجا سوهەیبە خان فەرموو ژمارەیەکم پێ بڵێ
ژمارە یەک پرسیاری ژمارە یەک بۆ سوهەیبە خان لە سلێمانیەوە دەڵێ با پرسیارەکە بۆ سوهەیبە خان بێتە سەر شاشە بچووکترین وڵاتی جیهان کوێیە؟ بچووکترین وڵات لە جیهاندا کوێیە؟ ڤاتیکان. ڤاتیکان دڵنیای نایگۆڕی؟ وەڵا نازانم ئەوە بە خەیاڵما ها ڤاتیکان. سوهەیبە خان کێت لایە؟ وەڵا مناڵەکان هاوسەرەکەم لایە. مناڵەکان و هاوسەرەکە منداڵەکانت بچووکن گەورەن؟ وەڵا گەورن. لە شت ساو بێ ئینشاڵڵا تەمەنیان درێژ بێ. دژێ مەمنون سەلامەتی. سوهەیبە خان دوا وەڵامتە نایگۆڕی؟ وەڵای تۆ گەفتانی هاوکاریەکەم کوێ بە بۆ چوونی من ڤاتیکانە. بە بۆچوونی تۆ ڤاتیکانە با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە دەست خۆش وەڵامەکەت زۆر زۆر دروستە پیرۆز بێ سوهەیبە خان تۆ بەیانی دەتوانی پەیوەندی بە کەناڵەوە بکەی تاوەکو پێت بڵێن چۆن دیاریەکە بگەن بەدەست و لە هەمان کاتیدا ناو دەچێتە نێو تیر و پشکەوە کە کۆمەڵێک دیاری زۆر زۆر تایبەتی تێدایە 29 لە فامیلی مۆڵ تیر پشکەکە ئەنجام دەدرێت. دەست خۆش بێ دەست خۆش بێ دەست خۆش بێ عزیزم دای دەستی تۆش خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بە قوربان بژی سەر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سوهەیبە خان. پەیوەندی دیکەمان لەگەڵە کاک ئەحمەد ئەم کاتت باش. چاوانی باشی؟ ئەمن باشم ئەتو کوی باشی؟ باشم سپاس تو چاوانی؟ وەڵڵاهی ئەس گەلێک باشم کاک ئەحمەد لەکوێوە پەیوەندی پێوە کردووی؟ دهۆکێ. لە دهۆکی ڕەنگینەوە وێ زمان هەیە بۆ هەموو خەڵکی دهۆک. کاک ئەحمەد چ دەکەی بە چیەوە خەریکی؟ وەڵاهی بە خوێندن و بە ڕەمەزان. بە خوێندن لە چ قۆناغێکی؟ یەکەمی کولیش. یەکەمی کۆلێژی لە کام بەش؟ ئەندازیاری پترۆل. ئەندازیاری پترۆڵ وا بزانم ئەوانەی دەستنە هەندەسە ئەوانە هەمووی دەبی زۆر زیرەک بن کاک ئەحمەد. ئەوجا من هیچ ئاسانکاریت لۆ ناکەمە تو بە خۆت دەبی تەڵەبەکی زیرەک بی وەڵامەکەی بزانی. ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا فەرموو ڕەنگی دڵخوازی خۆتم پێ بڵێ با ئەمنیش لە بۆت بێنم. زەرد. زەرد؟ بەلێ. ڕەنگی زەرد بۆ کاک ئەحمەد لە دهۆکەوە بزانین چی تێدایە تەڵەبە زیرەکەکەمان. کاک ئەحمەد بەدڵی خۆت چووی بۆ ئەم بەشە؟ ناوەڵڵا. بەڕاستی؟ ئەرێ وەڵڵا. ئەی چ بەشێکت پێ خۆش بوو خۆت؟ سینات ئەسنان. ئەسنانت پێ خۆش بوو دەی ئەوە هەندێک جار ئەو شتێکە دەبتە قسمەتت باشترە لەو شتێکە بە خۆت پێت خۆشە. ئەرێ وەڵڵا. ئینشاءڵڵا داهاتوێکی زۆر باش و گەشت دەبێت کاک ئەحمەد. کاک ئەحمەد ژمارە یەک لە بۆکسی زەرد نەماوە. اینجا لە 2 تا 5 ژمارەیەکم بۆ هەڵبژێرە. ژمارە 4. ژمارە 4 بۆ کاک ئەحمەد بزانین پرسیاری ژمارە 4 بۆ کاک ئەحمەد لە دهۆکەوە ئەڵێ چی؟ کام شارەی جیهان پێی دەوترێ شاری تەم؟ چۆن؟ شارێک هەیە لە دونیایە. بەلێ. بەو شارە دەگوترێ شاری تەم. شاری تام؟ تەم. تێناگەم. تێناگەی لە پرسیارەکەم. ئەها کاتێک دنیا دەبتە هەور و تەم و ئەو شتانە. بەلێ. ئێستا تو دەزانی تەم مەبەستم چییە؟ نە. تەم نازانم کو پێت بڵێم. ئەها کاتێک باران دەبارێ کەش و هەوا تێک دەچێت دنیا سیارە ناتانی بڕواتن پێشچاوی تاریک دەبیتن. بەڕاستی تێناگەم دەتوانی کتێب گوهڕی؟ پرسیار بگۆڕی وڵڵاهی لە پرسیارەکەم تێناگاتن. تەم بە بادینی چی پێ دەڵێن جەماعە دەگەر هاوکاریم بکەن؟ وەڵڵاهی نزانم. وەڵڵاهی بەس تەم یعنی هۆڕووبە؟ هۆڕوو تەقریباً تۆزوبانیەت نانە تۆزوبانیە کاتێک پێش بارانبارینەوە بزانم ئەگەر غەڵەت نەبم. دەتوانی ینی هەری کاریم بکەی؟
من هزار جاكري حتى حصل بوي. ئەتوو کاک ئەحمەد ناوی وڵاتێکم پێ بڵێ ئەم پێ دەڵێن بیگۆڕە. برمودا. کاک ئەحمەد بە عەرەبی پێی دەڵێن ضباط. ضباط؟ ضباب بە نابێت منطقة برمودا؟ برمودا؟ بله گەر هاریکاری تۆ. نانە غەڵەتە بیگۆڕە وڵاتێکە. عربیشت بێژنێ؟ ضباب. 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 بەڵێ. ئێستا تۆ تێگەیشتی لە مەبەستی من؟ نەبخۆزێ. ئەس زانم گەر ئەدرێس کردی بەس ئەس سیاری تێناگەهم. کاک ئەحمەد بە تەنیای کەست لانیە؟ خوشکم. بەڵێ خوشکت لاتە. خوشکت نازانی مەبەستمان چییە؟ ناوەڵا. دەتوانیت پێم بگۆڕین؟ من ئاسان کاری لە بۆ دەکەم سێ اختیارت دەدەمێ. درستە. لەندەن، ئۆسلۆ، پاریس. یەدوێت بۆ؟ ئەمن سێ هەڵبژاردە دەدەمێ ئەتو یەکیان هەڵبژێرە ئینشاڵڵا وەڵامی ڕاستیان پرسیارە دەبێ. ئینشاءڵڵا. لەندەن، ئۆسلۆ، پاریس. گەر هاریکاریەتە ئۆسلۆ؟ نەخێر بیگۆڕە. پاریس؟ کاک ئەحمەد خوا. لەندەن. دەستت خۆش بی پێم خۆش نەبوو بەدەستی بەتاڵ خوێندکارە و بڕواتەوە بەڵام لە بەبەستی من تێنە دەگەیشت کە کەم یانی چی تەواو لەندەنە دەست خۆش بی وەڵامەکە زۆر دروستە. دەستت خۆش بی. اینجا خۆشەویستان دەمەوەیە سەیرێک ئەو کۆمنتانە بکەم کە ئێستا ئێوە دەینووسن با سەیری لایڤەکە بکەین. دەستان خۆش بێ ئێوە دەتوانن بەردەوام بن لە کۆمنت زۆرترین کۆمنت بنووسن ئێمە زۆرترین دیاریتان پێشکەش دەکەین. ئێستا نزیکەی زۆر سپاس بۆ کاک ئەحمەد کە کۆمنتی نووسیوە. زۆر سپاس بۆ ژیان خان کە خەریکی کۆمنت نووسینن. زۆر سپاس بۆ کاک ئومێد. دەستان خۆش بێ وا خەریکی کۆمنت نووسینن. کۆمنتەکان زۆرن نزیکەی 5,000 کۆمنت وا خەریکن کۆمنت دەنووسن. دەستان خۆش بێ. کۆمنتێکی زۆرە واتە بینەرێکی زۆر باشمان هەیە. سپاس بۆ بینەربوونتان سپاس بۆ متمانە پێکردنتان. بێگومان ئێمە خەڵاتی زۆر باش و جوان و گرانبەهامان بۆ ئامادە کردوون هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا کە لەلایەن سپۆنسەرەکانمانەوە ئامادە کراوە دیاری زۆر تایبەتە و ئەو کەسانی کە ئێستا ڕاستەوخۆ لە لایڤی فەیسبوک کۆمنت دەنووسن ئەوە ئێمە ناویان دەخەینە نێو تیر و پشکەوە هەڵیان دەبژێری هەم ڕاستەوخۆ دیاریان پێشکەش دەکەین و هەمیش ناویان دەخەینە نێو تیر و پشکەوە کە 29 و هەروەها 13/4 لە فامیلی مۆڵ تیر و پشکە ئەنجام دەدەین و ئەو کۆمەڵە دیاریە تایبەتە ئامادە کراوە بۆ ئەو کەسانی کە وەڵامی ڕاست دەنووسن و هەم لە پەیوەندیش وەڵامی ڕاست دەدەنەوە. سپاس بۆ سپۆنسەرەکانمان ڤێننا کە چەند خەڵاتێکی ئەڵماسی و ئەتاسای چەند خەڵاتێکی ئاڵتونی پەیوەندیمان ئامادەیە. کێمان لەگەڵا ڕازمان لەگەڵا ڕاز خان ئەم کاتت باش. ئەم کاتە باشگیانەکەم. ڕاز خان تەندروستیت باشە ئینشاءڵڵا. زۆر سپاسەکە من باشمەوە چۆنن؟ ئێمەش زۆر باشین زۆر سپاست دەکەم. ڕاستخان لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانی. لە سلێمانی ئازیزەوە ڕاستخانمان لەگەڵا. ڕاستخان چ دەکەی بەچێوە خەریکی؟ وەڵا لە ماڵەوەم خوێندنم تاوا کردەوە لەشت ساغ بێت ئینشاءڵڵا شوێنێکی باش هەبێ ئینشاءڵڵا لە داهاتوودا کاری تێدا بکەیت. زۆر سپاس دەکەم سەلامەت بێ. زۆر سپاس دەکەم. ڕاستخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با پەمەیەکە بێ. با پەمەیەکە بێ کچەکەمان ڕەنگی دڵخوازی پەمەیە. بابزانین چ ژمارەیەکی تێدایە لە بۆکسی پەمەیی. لە بۆکسی پەمەیی ژمارە 2 ڕۆیشتووە ڕاستخان. اینجا لە 1 تا 5 بەدڵی خۆت ژمارەیەک هەڵبژێرە جگە لە 2. با ژمارەیەک بێ. با ژمارەیەک بێ بۆ ڕاستخان. بزانین پرسیارەکە چ دەڵێ؟ ڕاستخان چ بەشێکت تەواو کردووە؟ عەرەبی. عەرەبی. پرسیارەکەمان دەڵێ ئەختەبوو چەند قاچی هەیە؟ چەند قاچی هەیە؟
بەڵێ نازانم وەڵای اختیاری هەیە ئەجا ئەتوو شتێک بڵێ من ئاسانکاریت لە بۆ دەکەم زۆرەکەم با گەر زۆر بێ زۆر بڵێم ئەتوو شتێکم پێ بڵێ ئەمیش پێت دەڵێم بیگۆڕیان لێگەڕێ با حەوت بێت با حەوت بێ دڵنیای نایگۆڕی وەڵات دڵنیا نیم ئەگەر بڵێ ئەیگۆڕم ئەگەر بڵێ دەیگۆڕم وەڵاهی ڕاستخان ئەتوو بگۆڕە زێکم ئەلو ڕاستخان ئاگات لێمە گوێت لێمە گیانەکەم ئەڵم زێکم بیگۆڕە گوتم بیگۆڕە حەوتی بگۆڕە با دوانزە بێ با دوانزە بێ دوا وەڵامی ڕاستخان دوانزەیە تەواو نایگۆڕی وەڵایی بەداخەوە بەداخەوە وەڵامەکە هەشتا زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ڕاستخان لە سلێمانیەوە کاگازادمان لەگەڵە کاگازاد ئەم کاتت باش ئەم کاتت باشتر و خۆشتر خوشکام تویا چاوانی تیا باشی وەڵا ئەس گەلێک باشم کاگازاد تو چاوانی باشی والله سپاس بۆتە بەست و باش بێ ئەس گەلە گەلە باشم بەرە ئینشاڵڵا هەر گەلێک باش بی کاگازاد بەێ برە بەێ برە ئەزێ ڕەمەزانی تا و ماڵباتە پیرۆز دەکەن گەلێک سپاس سپاس بۆتە گەلێک سپاس ڕەمەزان لە ئێوەش پیرۆز بێ لە گشت خەڵکی مسڵمانان سپاس برە سپاس بۆتە برە گەلە تو خۆشحاڵ بە بڕاستی ئەس گەلەماندی بۆ مەبەش یعنی بە سێ ڕۆژە بەس پەیوەندی گەلتە حەسکێمە حەمدلله حەسڵ بوو کاگازاد ئێمە داوای لێبوردن دەکەین پەیوەندیەکان ئەوەندە زۆرن هەوڵ دەدەین زۆرترین پەیوەندی وەربگرین و کەمترین قسە بکەین اینجا بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە بەردەوام دەبین هەموو شوێک ڕاستەوخۆ پرۆگراممان دەبێ و دەتوانین دووبارەش پەیوەندی بکەیتەوە ئینشاڵڵە بەخت یاوەرت بێ کاگازاد چ دەکەی بەچیەوە خەریکی بەێ چ کارەی بەچیەوە خەریکی تا چ شور دەکەی شۆفێری تەکسی لەشت ساغ بێن ئینشاڵڵا لە کام شارەوە لەگەڵمانی کاگازاد باشە الحەمدلله باشە یەلا باشە کاگازاد لە کام شارەوە لەگەڵمانی بەێ دهوکێ کاگازاد بەێ لە کام شارەوە لەگەڵمانی الدهوکێ لە دهۆکی ڕەنگینەوە ڕێز و سڵاوان هەیە بۆ هەموو خەڵکی دهۆک سڵاو دهۆکێ هەموو بووتە هەنا مامۆستا پێش مەبە گەلێک سپاس بووتە و بۆ هەمیە خەڵکی دهۆک کاگازاد فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە بلا ڕەنگی سۆهەیە نە ئەدیکو ئەرێ وەڵا سۆریشمان هەیە بلا سۆربی بلا سۆربی بۆ کاگ ئازاد بزانین سۆر چه پرسیارێکی تێدایە بۆ کاگازاد بەێ فەرموو ژمارەیەک تاوەکو 5 تۆ کامی هەڵەبژێری بلا 4 بیتە بلا 4 بۆ کاک ئازاد پرسیاری ژمارە 4 بۆ کاک ئازاد بێتە سەر شاشە تاوەکو من بۆی بخوێنمەوە بلا کاک ئازاد دەڵێ ئەمە چییە؟ هەر کاتێک زیاد بکە کەم ئەکاتەوە مەتەڵە مەتەڵە؟ بەڵێ کامل دوبارەکە ئەمە چییە؟ هەر کاتێک زیاد بکە کەم ئەکاتەوە ئەو تەمەنی مرۆڤیە؟ تەمەنی مرۆڤیە؟ بەێ دوا وەڵامتە نایگۆڕی؟ واللهی خودێ چ بێژمەتە کە دوبارەکە بە جەحمەت هەر کاتێک زیاد بکە کەم دەکا خودێ بێژم یاشمە من شکات تەمانی بەراڤجاکە غەڵت خۆی کەری بژێرە کاک ئازاد وەڵامی تۆ بابێتە سەر شاشە وەڵامەکە زۆر ڕاست بوو دەست خۆش تەمەنە هەر کاتێک تەمەن زیاد بکە بێگومان لە عومرمان کەم دەبتەوە ئیتر ئاوها دەستت خۆشبی کاک ئازاد وەڵامەکە زۆر ڕاست بوو زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە دهۆکی ڕەنگینەوە پەیوەندی دیکەمان ئامادەیە هیوامان لەگەڵە کاک هیوام کاتت باش وڵاو خاتون ئەم کاتت باش ئەم کاتێ بەڕێزیشت باشتر چۆنی باشی باش سەلامەت بی ڕەمەزانتان پیرۆز بێت زۆر سپاس دەکەم ڕەمەزان لە ئێوە و گشت موسڵمانان پیرۆز بێن ئینشاڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان
سپاس سەلامت یا کاکیوا لەکوێوە لەگەڵمانی چەمچەماڵی ئازیز لە چەمچەماڵی خۆشەویستەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ و خەڵکی چەمچەماڵ زۆر ئازیزن لام زۆر سپاس تەمەندێژبی دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانەکەتان تەمەندێژم زۆر سپاس دەکەم کاکیوا چ دەکەی بەچیەوە خەریکی والله هەر کاسبی لەشت ساغ بێت ئینشاءڵڵا کاکیوا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی ڕەساسی بێ با ڕەنگی ڕەساسی بێ ئەوەیان وەنیە بەڵێ تەواو ئەوەیان بۆ کاکیوا دەڵێ بزانێ کاکیوا ئەنجا فەرموو ژمارەیەکم بۆ هەڵبژێرە ژمارە سێ پرسیاری ژمارە سێ بۆ کاکیوا دەڵێ دراوی یۆنان ناوی چییە؟ دراوی یۆنان ناوی چییە؟ دراوی یۆنان واللهی خاتون زۆر ئاسانە واللهی وەڵامێکم لا نییە کاکیوا کێت لایە بە تەنیا لە ماڵەوەی لە دەرەوەی والله لە ماڵەوەم بەس مناڵەکان نازانن منداڵەکانت گچکان گەوران دەخوێنن یەکیان پۆلی سێ یەکیان پۆلی چوارە ئی سەرەتایی کچکۆکە نەجارێ لە شیان ساغ بێن ئینشاڵڵا تەمەند درێژ بن اینجا کاکیوا بابێنەوە سەر پرسیاری خۆمان دراوی یۆنانی ئاسانکاریەک شتێک هاتوون بەشکم وەڵامی هەڵبژێرم اختیارت بدەمێت تو شتێک بڵێ ئەگەر هەڵە بوو دەڵێن بیگۆڕە بیکە شتێکی دیکە ناوەک بڵێ ناوی هەندێک ئەو دراوە جیهانیانە بڵێ ئەوانەی دەرەوە واللهی یۆنان ڕەنگە دراویان ناوەکەی قورس بێ ناوەڵڵە زۆر ئاسانە چار پیتە والله نازم یۆرۆ ئەوە ئەوروپیە ئیتر نازانم دراوی کۆنیان هەبووە کاکیوا دەستت خۆش بێ با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە بە قەلەقی نەکەین وەڵامەکەی تێک بدا دەست خۆش یۆرۆیە زۆر ڕاستە سپاس بۆ پەیوەندیەکەت لە چەمچەماڵی خۆشەویستەوە دەستت خۆش بێ پیرۆز بێ بەیانی دوای کاتژمێر 12 دەتوانی پەیوەندی بە هاوکارانمەوە بکەین تاوەکو پێت بڵێن چۆن دیاریەکە بگەێنە دەست و لە هەمان کاتی لە ناو دەخرێتە نێو تیر و پشکەوە کە چەندین دیاری تایبەت و گرانبەهای تێدا ئامادەکراوە بۆ ئێوەی خۆشەویست پەیوەندی دیکەمان ئامادەیە گەشبین دوا پەیوەندیمانە گەشبین خانم کاتت باش ئەم کاتی تۆش باش بەڕێزم باشی گیانەکەم زۆر سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی گەشبین خان سلێمانی لە سلێمانی ئازیزەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی گەشبین خان چ دەکەی بەچیەوە خەریکی خوێندکارم لە چ قۆناغێکی زانکۆ لە زانکۆی باشە لە زانکۆ لە کام بەشی بەڵێ لە زانکۆ لە کامە بەشی فەلسەفە لە فەلسەفەی دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت گەشبین خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی سەوز بێ با ڕەنگی سەوز بێ بۆ گەشبین خان بزانین گەشبین خان ئەم ئێوارەیە بەختی چۆن دەبێت لەگەڵمان گەشبین خان ژمارە 3 و 4 و 5 ماوە لە بۆکسی سەوز با ژمارە 3 بێ با ژمارە 3 بێ بۆ گەشبین خان با پرسیارەکە بێتە سەر شاشە بیخوێنمەوە ئەو شتە چییە کە بە هەموو زمانێک قسە دەکا ئەو شتە چییە کە بە هەموو زمانێک قسە دەکا وڵایەکی توانیە سانکاریەکم بۆ بکەی بەخوای گەشبین خان دەست و دڵم گەلێک باشە ئەمن کەسم بێدیاری نەناردتەوە
زۆر ئاسانان گەشت بینخان خوێندکاری فەلسەفەی و هەم پرسیارەکە کەمێک ئەو بیرکردنەوەی دەوێت آخر يعني وەڵامەکە و چ بابەتێک ینی چی ئەگرێتەوە بڵێم چ دەگرێتەوە وڵا شتێکی زۆر ئاسانە لە مەکتەبێ بە کاک گەشت بینخان لە مەکتەبێ ئەو شتەی زۆر بەکاردێنێن قەڵام دوا وەڵامە بەڵێ دڵنیای بەڵێ چێ پێی گوتی وڵای نازانم چێ هاوکاری کردی وڵای ئەوانەی کە لە چوار دەور من ئەوانەی کە لە چوار کێ لە چوار دەورتە خوشکەکانم و هاوسەرەکەم دەی لەشتان ساغ بێت ئینشاڵڵە هەر بەخۆشی بەیەکەوە کۆ ببنەوە دەستت خۆش بێ قەڵەمە کە دەتوانی هەموو زمانێکی پێ بنووسی وەڵامەکە زۆر دروستە دەستت خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت گەشت بینخان لە سلێمانیەوە دەتوانیت بەیانی دوانیوەڕۆ پەیوەندی بکەی بە هاوکارانم تاوەکو پێت بڵێن کەوا چۆن دیاریەکە بگێنە دەست و لە هەمان کاتیشدا ئێمە ناو دەخەینە نێو تیر و پشکەوە کەوا دیاری تایبەتی ئامادە کردووە و هەروەها زۆر زۆر سوپاس بۆ ئەوانی کە ئێستا لە لایڤ خەریکی کۆمنت دەنووسن ئێمە 5 کۆمنت هەڵدەبژێرین کە زۆرترین کۆمنتی نووسیوە و وەڵامی ڕاستی هەڵبژاردووە ئێمە 5 خەڵاتمان ئامادە کردووە ناویان هەڵدەبژێرین هەم دیاریان پێشکەش دەکەین و هەمیش ناویان دەخەینە نێو تیر و پشکەوە بۆیە کاتێک ئێمە لایڤ دەکەینەوە لەبەر ئەوەی نزیکەی 8,000 کۆمنت هاتووە 8,000 کۆمنتێکی زۆر زۆر زۆرە زۆر زۆر سوپاستان دەکەین کە بەردەوام بینەرمانن ئێمە 5 کەس هەڵدەبژێرن کە زۆرترین کۆمنت نووسیوە و وەڵامی ڕاستیشی داوەتەوە هەم دیاری پێشکەش دەکەین هەمیش ناویشی دەخەینە نێو تیر و پشکەوە دەمێت زۆر زۆر سوپاسی سپۆنسەرەکانمان بکەین کۆمپانیای ئێمجی کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروەها ئێم سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 هەروەها کۆمپانیای LG هەروها کۆمپانیای خۆشناو بە کۆمەڵک بەرهەمی LG و هۆم ئیستانبول سۆنگل لایت و ئەتاسای بە چەند خەڵاتی ئاڵتونی و ڤێننا بە چەند خەڵاتێکی ئەڵماسی پرۆگرامیان شێوشمان کۆتایی هاتیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێ و کەمێک سوودمان بە ئێوە گەیاند بێت زۆر خۆشحاڵ بووم بۆم ئێوارێش کە لەگەڵتان بووم تاوەکو بەیانی کاتژمێر 9 شەو دەگەڕێمە وڵاتان خواتان لەگەڵ هەر شاد بن